لیمۆ سبینی ئیشەشی زۆرم لەو ڕێکەتیە بە قوربان بووم ناتوانم بێم بە زووعات پاش دڵانی دێم ئەوە ناردی ئەوە ناردی گوێ بگرە سعدی بێژەنی کاکم چاوەڕێتەکە کەیفی خۆتە ئیتر بەمەژە ئەوی قڕم بەسەری لەلایەکی سەردار لەگۆ قماشانم دوێتە سەردار بابا بەڵێ جژنی قوربان چییە؟ دەواز ببینە کوڕم ئەو تەلەفۆنێ بکەم دەواز بینە بابا تخوا پێم لێ بابا دە پێی بڵێ پیاوەکە جان گوناحە دە پێی بڵێ کوڕم دەزانین جژنە قوربان چییە حەزرەتی ئیبراهیم خۆی گەورە داوای لێ دەکا کوڕەکەی سەر ببڕی ناوی ئیسماعیلە حەزرەتی ئیبراهیمش ئەوەندە ئیمانی بە قوت دەبی یەکسەر جێبەجێ دەکاتن کوڕەکەی درێژ دەکاتن چاوەکەی لە سەر بریدادە دەیەوێت سەر ببڕی خۆی گەورە یەکسەر داوای لێ دەکەدرێتن تۆ لە تاقیکردنەوەکە دەرچووی لە زیاتی کوڕەکە سەر ببڕی بەرانێکی لە بۆ دەنێری بەرانەکەی سەر دەبڕی دەلێگەڕێ کوڕم با تەلەفۆنەکەم لێگەڕێ تەلەفۆنەکەم بکەم دە جوابی دەوە پێی بڵێ بەران چییە؟ بەران چییە؟ بەران پلکزای مەڕی سوزانم چییە؟ پلکزای مەڕی چییە؟ کوڕم دەواز بینە سەردار ئەرێ بابا بابا جژنی ڕەمەزان جژنی قوربان لێو فەقیانەیە؟ فەرقیان چییە؟ جژنی ڕەمەزان سێیە جژنی قوربانیش چارە؟ هیچ بکەم خۆی گەورە وای دادێ هیچ بکەم بسوالە چێ دەکەێت لێگەر باو تەلەفۆنی بکەم دە پێم بلێ دەتخوا دەلیە بگەڕێ کاکە توزانم خۆی گەورە وای دانێ بابا 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 کورە دەگەی مگەڕێ بابا کورە قوزە قورتی بابێ کورە زەهرەماری بابێ هاتت دەوێ ئەبە جێژنە لە برنج و گۆشتی دەخۆین نان ماسی ناخۆین ئێمە توزانم ئەو کەلتورە دروستیا کردی توزانم کاکە توزانم ئەها بزانی ئەوەندەی دەلێنیە بزەبت بە خۆت چوە دەلێ بگەڕە کوڕە بە ئەو تەلەفۆنێ بکەم کوڕەم ئیشم هەیە بابا بەڵێ ئەو خەڵکان لە جێژنانە قەیسیانی بیدێتەوە ئەمە چکە خۆم فێرم نەکردینە ئەمە فێرم کردینە ئەوە کەلتورەکەنی عالم بە جێژنە قەیسیە بێتەوە ئەمە چکەم کورە دەلێم گەڕێ کورە دەتکوژم بۆ قورعانی کورە پێرەقە ورگانت پێ دەکەم باو تەلەفۆنێ بکەم شێتم مەکە بابا بەڵێ ئەدی ئەوی سوکەری هەبوو خۆی زۆر شکر کوێت لۆ لە من دەکەی لۆ دەکەی بتکوژم با باینجانی بخۆم ئەوەی سوکەریە با کودی و فاسوولیا و با ئەوانە بخۆن چ بکەمە من کورە خۆم دکتۆر نیمە کورە بۆ قورعانی دەتکوژم وەرە پێم بری وەرە لۆ چ هەموو سوالی دەکەی لۆ بابا دەزانین لۆ چونکە جاران ئەیپادەکەم پێ بوو لە گوگڵ لێم دەدا جوابی دەدامەوە بەس ئێستا پێم نییە بەس بێرم نەتوێ بپرسم بەدەشتێ بکەوم یان ئایپادەکەی بدەبێ شێت بم نەبابە بە قوربان فەرموو هەر سوئالەکەت هەبوو نییە گوگڵ ئێستا سایتێکی نوێتری ژاتیە چات GPT بڕۆ بڵێ جواب دەداتەوە بە قوربانی بم بلۆ هوس شێت دەتکوژم دەتکوژم هەر یەکەت پێی گوتی یەکسەر نییە بێ بام پێی گوتی بڕۆ بڕۆ خۆت بکە بڕۆ سعدی بەڵێ زانایەکان دەڵێن هەر شتێکتان لە منداڵەکان وەرگرت ئەگەر تووڕێکردن بێزاری کردن گریا مەیدەنەوە ئەو زانایانە باسی بەشەر دەکەن نەک باسی ئەو کوڕی تۆ شێتم دەکەی تەلەفۆنەکەتان ئێستا لێ نەگەڵای بکەم شێت بووم دەدەستە تو دەدەستە دەهامی سبێنە سەد ئیشم هەیە دەهام هاتی نییە وەڵا دەستی خەرچ پێ بدەینەوە دەهامە تو مشکلی خۆت پێ حەل بیکرد مشکلی عالمت پێ حەل دەبیتن شێت بووم شێت چێوە دەهامە خۆم بەسەری جانە پێی بری ئیشی هەیە باشە جانە کاکە جان بێ تاچیکە نییە کاکە نا تەواو هەموو ئیشەکانی تاجی کردو هەشتونی و حازرە وەڵا کاکە جان ئەو زەحمەتەی نایە بۆ ئەو ئەشیانە دێنی سعدی بە خۆ دەیکڕی دە باشە کاکە جان باشە خوال لەگەڵ
بۆ پێت گوت ئیشی هەیە ناوەڵا دەژڵێ هەشتونی و لەوێنە بە زۆر بە پیسی لێ عاجز دەبم شێد نەبووم شێتیان کردم پیر نەبوو پیریان کردم شێد نەبوو شەویتیان کردم ئەم پیر نەبوو پیریان کردم والله وبالله وتالله ئەوها بڕوە زەڵتە لێم دەدا شێت